تەواو ئەستا باشی ها چۆن بوو بەلاتەوە خۆش بوو ها کەمێ خۆش و کەمێک کات بەسەروەردم بوو ئەگەر حەزەکەی دیسان دەچینەوە ناوی دووبارەی دەکەینەوە دیسان بچینەوە لە ژێر زەوی خۆت دەبینیەوە فەرمو گەورم ئۆتۆمبیلەکە زۆر جوانە چەنگیز گەلێک جوانە بەدڵتە؟ سیر کە تەفۆ گەر هەڵتدا ئەمەلەکان دەستمە ئۆتۆمبیلەکە بۆ خۆتە گەورم کامەیانە جەنگیز بەگ دەچێتە دەرەوە ئێستا چێتە دەرەوە؟ یەک دەقە میاو جوان وانە ئەمەش جلی توێ وانکەکە نیشانتە ئەوە منیش هاتم تا دەمکەمە بیکاڵێنە لەواندا لا 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 ئەو لەوان هەزار جاریش بیگۆڕی نایدۆزیتەوە بۆ؟ چونکە نازانی بە دوای دابگەڕێی داوای لێبوردن دەکەین ئەها ئەوەی توێ؟ لێ مەگرە دەڵێ فیرە هەر کە وەستای تر ناتوێتەوە پۆرشی زەبەلاح مارکێکی نازدارە بەدەست دروست دەکرێت لە ئۆتۆمبیلیش دەزانی؟ من نا برادێکم باش دەی دەزانی هەندێک لەو فێر بوو دەی بە دوان نەکەوی تۆش دەچی بۆ شار؟ دەچینە نێشت دەکرێن سەرکەوە با من بگێنم سپاس دەکەم تازە ئۆتۆمبیلەکەی ناوت دەرەوە سەرکەوە دەی چۆن بێزت دێوەکو پیرە پیاەک لە پێشی سواربی بۆ هەوا خۆشە خێرا لێ ناخڕم خە من نەبێ چەند دەمێنیوە لە وتێلەکەی من نازانم دیار نییە چۆن دیار نییە؟ بێبەرنامەی؟ بەیانێک هەڵدەستم و پێت دەڵام کاتی ڕۆیشتنمە ئۆ بیرم کەوتەوە من کاتی خۆی بیرکردنەوەکەم هەبوو دەموت گەر پارەم هەبێ پیاو نیمە بە 2 ڕۆژ زیاتر لە شوێنێک بمێنمەوە ئەیە دوایی عاشق بووم خۆشەویستی هەموو شتێ دەگۆڕێ مرۆڤ دەکاتە شتێکی تروانیە وات لێ دەکا ئەو شتانی کە بەتەمای بووی هیچ شتێکیان نەکەی یان ڕێک پێچەوانەکەی ئەو شتانت پێ دەکات کە هەرگیز لە خەیاڵت نەبوو بیانکەی دەبێ بێگومان دەبێت ئەویش دەبێت چی بوو؟ هیچ بیر لە قسەکانت دەکەمەوە من خۆم هەندێک شتم کردووە کە لە خەیاڵیشم دانەبوو بیانکەم باشە گەر زەمە بگەڕێتەوە ئەو شتانێک کردوتە دووبارە دەیانکەیەوە
دیان کەمەوە من ئەوەندەی تۆ بەخت نیم گەر زەمان بگەڕابووایەوە هەندێشتم دەگۆڕی هێشتا گەنجی کاتمان هەیە شت گۆڕین بەڵێ ڕاست دەکەی منیش بۆ ئەمە بەستە کار دەکەم İkiz kuledir bunlar. New York'un güneyindedirler. Manhattan'ın güneyindedirler. Dünyanın en büyük kulelerinden iki tanesidir. Ve bir uçakla 80. katına giriliyor. Şimdi birazdan o kulede çalışan هێنا ماما canlı yayın konuğumuz olur. سەیری تەلەڤیزۆن دەکا. O kulenin bütün iç yapısını anlatacak. سێری ئەمە بکە ڕۆڵە لەوە قیامەت هەستاوە. İşte bu kulede, ikiz kulede gerçekleşiyor. چەندی مانگە؟ 11 ئەیلولە ماما. O kulenin bütün 11 ئەیلولی 2001 ئەم بەروارەت لەبیر بێ ڕۆڵە. o kulenin bütün ئالەم بەروارەوە نە دنیا وەکو خۆی دەمێنێتەوە نە تۆش وەرە دانیشە لێ ڕانجۆ دوو پیاڵە چای بێنە. sevgili seyirciler yerel saat yerel saat yani bizim saatimizde 16:55 7 saat vardır Amerika ile aramızda. چارەنووسمان بۆچی لە ناولەپی دەستمان نووسراوە دەزانی بۆ تا لە کاتی پێویستە بتوانین بیشارینەوە ئەی بۆ بیشارینەوە چونکە هێز لە شاردنەوەدایە کەس چارەنووسی ڕاستەقینەت نازانێت پیاو مامۆ ڕووی خۆی نادات هەموو کەسێک باش بخوێنەوە وەرە کوڕی خۆم تۆزێ هەوا هەڵمژین هەر کاتێک وەکو ئەو شەو سەرمایەکە کاریگەر بێت لە ئاسماندا ئەستێرەکان دیار بن هەست بە ئازادی دەکەی سیرکە منیش بە تەمامم ئەوە بڵێم پیاو لێرە بێ هەر ئەوەندە هەست بە سەربەستی دەکا ئێمە بۆ لێرەین هەوا هەڵدەبژین ڕۆڵە دەردی دڵیش دەکەین گازەندەت چییە ها؟ هیچ گلەیم لە چی هەبێ تاکە کەس تا ئێستا بەخشندانە هەڵسکۆپ لێگەکردم تۆی باشە بۆچی من بۆ دەستێکی تینوی یارمەتی دەستم درێژ کرد نەدەبوو درێژی بکەم یانی بەڕێکەوت بوو کەسێ باوەڕی بە چارەنووس هەبێ باوەڕی بەڕێکەوت نییە هەر کەسێکیش باوەڕی بەڕێکەوت هەبێ ناتوانێت چارەنووسی لە ناو دەستی خۆی بشارێتەوە سێریم کتێبانە بکە هەڵیان گرە و بیان خوێنەوە دواتر بۆمیان بگەڕێنەوە تۆ چیت لە من دەوێ پرسیارێکی تر هەیە لە وەڵامی ئەو پرسیارە گرنگترێ ڕۆڵە ئەسڵەن تۆ چیت لە من دەوێ دەیلای تۆمان خۆش لەو شەوە بەدواوە مام ڕامیز بوو بە هاوڕێم هاو دەردم مامۆستا و ڕێپێشاندەرم
ژیان وەکو واسایی خۆی لە لایەک داهات و لە لایەک شتێ دەپەڕی